هەڵگرتنی چەکی بێمۆڵەت و لێکەوتنە خوازراوەکانی لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. هەرچەندە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی ناوخۆ هەوڵەکانی چڕ کردبووە بۆ ڕێگریکردن لەو دیاردەیە، بەڵام تا ئێستا ئەوە ڕوون نییە تا چەنە هەوڵانە لە قازانجی ئاشتی کۆمەڵایەتیدان و بەرکەوتە کۆمەڵایەتەکان کەم دەکەنەوە. لە شەژمانجی یەکەمی ئەو ساڵدا 17 کەس بەڕووداوی کوشتنی بە ئەنقەز کە تیایدا مادەکانی 405 و مادەکانی 406 دەگرێتەوە بەداخەوە کوژراون کە 17 کەسە. هۆکاری کوشتن واتە هۆکار چیە لە پاڵ ئەم کوشتنە کە ڕێژێکی زۆر زیادی کردووە هەمووی دەگەڕێتەوە بۆ بە تایبەت کێشە کۆمەڵایەتیەکان کە بەداخەوە کێشە کۆمەڵایەتیەکان وایان کردووە بە شێوەیەکی گشتی ئەم کێشە کۆمەڵایەتانە بووتە هۆی ئەوەی کە ڕێژەی کوشتن بەداخەوە لە سنوورەکەمانە زیاد کات. ئێمە وەکو پێشترش هەوڵمان داوە بۆ بنەبڕکردنی ئەم دیاردانەوە لە ئێستاشدا ئەو هەڵمەتێکە دەستمان پێکردو بۆ شێوەی کردومانە بەردەوامیشی لەسەری، بەڵام بۆ کاتێکی تر ئێمە داتا و ئاماری ئەم کاتە ڕادەگەینین. بڵاوکردنەوەی چەک لەلایەن دەسەڵات و بەخشینی بەدار و دەستەی خۆیان بەتایبەتی لە کاتی هەڵبژاردنەکاندا وای کردووە حکوومەت نەتوانێت لە بنەبڕکردنی ئەو دیاردەیە سەرکەوتوو بێت و ڕۆژنامەنووسێکیش دەڵێت تا دەسەڵات بە عەقڵێتی چەکداریانەی مامەڵە بکات بەرکەوتە کۆمەڵایەتیەکان زیاتر دەبن. یەکێتی پارتی دەستیان هەیە لە قوڵبوونەوەی ئەم کێشە کۆمەڵاتیانێکی ئێستا لە هەرێمی کوردستاندا ڕوودەدەن لەبەرەوەی چەکدارکردنی ئەو هێزانە بە شێوەیەکی نایاسایی و ئەوانەی کە مۆڵەتیان پێدرێ و حیساب بۆ یاسا ناکەن ئەمانە هۆکارن مسەبیبی سەرەکین لە دروستبوونی ئەم کێشانەوە قوڵبوونەوەی کێشە کۆمەڵاتیەکان. بۆیە هەتاوەکو بۆ شێوازە بێت بێگومان دیاردە کۆمەڵاتیەکان بە شێوازێک لە شێوازەکان لە هەرێمی کوردستاندا بەرەو داڕمانی زیاتر دەڕوات. سیاسەتی یەکێتی و پارتی لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا ئەوەی سەلماندووە هەمیشە لە ڕێگەی نایاساییەوە هەوڵی مانەوەی خۆیان دەدەن و بۆ ئەو مەبەستەش چەک و سەرۆت و سامانی گشتیان بەکارهێناوە و ئاشتی کۆمەڵایەتیان خستوەتە ژێر مەترسیەوە. ئەمە لە کاتێکدایە خۆیان بە پارێزەری دیموکراسی و مافەکاری مرۆڤ دەزانن، بەڵام هەمیشە لە سەروی یاساوە مامەڵە دەکەن. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.